دەهۆڵی ئۆپۆزیسیۆن لە کوردستان، چیرۆکی بەڵێنە گەورەکان و کردارە بچووکەکان. پێناسی ئۆپۆزیسیۆن لە سەرانسەری جیهاندا یەک شتە، خزمەت بە خەڵک و چاودێریە حکوومەت بۆ دروست نەبوونی گەندەڵی و ڕاستکردنەوەی هەڵەکە. دیمەنە گشتیەکەشی خەمخۆری و دڵسۆزی بۆ خەڵک و نیشتمانە. بەڵام لە کوردستان مانای ئۆپۆزیسیۆن بە شێوەیەکی دیکەیە. دەڵێن نا، فەرموون گوێبیستی قسەکانی عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری بن. خۆمان کرچ و کاڵین لە بێدانی پێدابێنین، دواکەوتوین لە ڕووی سیاسیەوە دواکەوتوین، بۆیە ئێمە کەسێک کە دەبێتە معارەزە ئۆپۆزیسیۆن حکوومەتەکە بە چاوی دوژمن تەماشای دەکات، ئەویش بە چاوی دوژمن تەماشای حکوومەت دەکات. ئێمە تاسە فێر نەبووین چۆن کە ئۆپۆزیسیۆن واتە ڕەخنەگر واتە دڵسۆز بۆ حکوومەت نایە بیرڕوخێنێ و ناشیرنیکە. سەرەڕای دژایەتیان بەرامبەر حکوومەت. ئۆپۆزیسیۆن لە کوردستان لە کاتی بانگەشەی هەڵبژاردن دەیان بەڵێنی گەورە و جۆرە و جۆریان بە هاوڵاتیان داوە کە نەک جێبەجێیان نەکردووە بەڵکو هەوڵیشیان بۆی نەداوە. دامەزراوەی پەیی بۆ پەروەردە و گەشەپێجان لە راپۆرتێکدا تیشکی خستووەتە سەر بەڵێنەکانی هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان کە هێزە ئۆپۆزیسیۆنەکان زیاتر لە هەموو هێزەکانی دیکە بەڵێنیان بە خەڵک داوە و کەمترینی ئەو بەڵێنانیان جێبەجێ کردووە. بەتەنای کورسی دەسەڵاتین، بەتەنای حکومەت بگرینە دەست ئینشاءڵڵا. بەرنامەمان پێ چۆن گەنج لە بێکاری ڕزگارەکەین، بەرنامەمان پێ بۆ موچەخۆران چۆن مانە موچە وەرگین لەگەڵ بەغدا تەوتینکەین، بەرنامەمان پێ بۆ کاسبکاران چۆن بازار بژوڵێن و باز و سەلایان لەسەر لابین، بەرنامەمان پێ بۆ کەرتی تەندروستی و پەروەردە بزان ئینشاءڵڵا چۆن ئەم وڵاتە خۆشەکەین. پلانمان پێ چۆن لەگە بەغاڕێکین تەوتینەکەین، هەموومانە موچەخۆران پاریان وەرەگرن، موچەی خۆیان وەرەگرن، چۆن گەنجەکانمان لە بێکاری ڕزگارەکەین، چۆن ناو بازاڕە ئەبوژێنینەوە، چۆن کاسبکار دڵی خۆشەوێت، چۆن هەموو باج و سەرانەیە لابین. لە راپۆرتەکەدا باس لەوە کراوە ساڵی 2010 لە کاتی بانگەشەی هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان جوڵانەوەی نەوەی نوێ 50 بەڵێنی بە هاوڵاتیان و جەنگدەراندا، بەڵام نەک جێبەجێ نەکردووە بەڵکو تەنانەت هەوڵی جێبەجێکردنی هیچ یەک لەو بەڵێنانەی نەداوە. بەمەش تاکە هێزی ئۆپۆزیسیۆنەکە لە ڕیزبەندی راپۆرتەکەدا پلەی سفری بەدەستێناوە. لەلایەکی دیکەوە یەکگرتووی ئیسلامی کوردستان لە کۆی 126 بەڵێنی جۆرە و جۆر کاری لەسەر 21 بەڵێن کردووە و تەنها یەک بەڵێنی جێبەجێ کردووە. کۆمەڵی دادگەری کوردستان لە ساڵی 2010 69 بەڵێنی بەدەنگدەران داوە و لە ماوەی 4 ساڵی ڕابردوو تەنها 2 لە بەڵێنەکانی جێبەجێ کردووە. بەپێی راپۆرتەکەی دامەزراوەی پەی دەردەکەوێت ژمارەی بەڵێنەکانی هێزە ئۆپۆزیسیۆنەکانی کوردستان لە ژمارەی بەڵێنەکانی حیزبەکانی دیکەش زیاتر بووە، بەڵام کەمترین ڕێژەی جێبەجێکردنیان هەبووە.